خوشحاڵی کە تیمی ئێمە لە وەزارەتی پەروەردە بەسەرکەوت و گێمەکە کۆتای پێهێنا کە 5 بەرامبەر 0 لەگەڵ یانەی خەبات و داوا دەکەین سەرکەوتن بوو یانەی خەبات بەڕاستی ئاسیان باش بوو بەڵام یانەی پەروەردەیی بتوانیان بە ئاستێکی باش ئەم گێمە کۆتایی بێنن و هیوادارن لەو دوو گێمەی ماین لەگەڵ مەخمور و هەروەها یانەی سنوور بە هەمان ئاست و بە هەمان شێوازە یاری بکەن لە بەرامبەریان و هیوادارم سەرکەوتنی گەورە بێنن و بچنە قۆناغیتی. بەناوی خۆی گەورە سوپاس تاش بۆ خۆی ئەوڕۆ لە یاریگای خۆمان توانیمان سێ خاڵێک گرنگ بەدەست بێنین لەگەڵ یانەی وەرزشی خەبات. یاریەکە توانیمان بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە هیچ ببینەوە. سپاس بۆ خۆی یاریەکانی پشت لە ساڵحی ئێمە بووینە هەردووچان تەعادل بووینە بەو ئەنجام ئێستا ئێمە لە یەکەمی ڕێزبەندین پشتیوان بەخوای گەورە بە ئامانجەکەمان دەگەین لە سەرەتای خولەکەوە هەدەفمان ئەو بوو ئینشاڵڵا بگەینە خولی پلەیەکانی کوردستان. یاری داهاتوومان لەگەڵ یانەی سنووری ئینشاڵڵا لە یاریگای سنوور توانامان هەیە ئینشاڵڵا ڕووبەڕووی هەموو یانانە بینەوە کە لە ڕێزبەندەکەمان داهاتە پشتیوان بەخوای گەورە سەرکەوتوو دەبین. سپاس بۆ خۆ ئەوڕۆ توانیم هاتووی تۆمارکرد ماوەیەکی زۆر داڵڕابوو پشتیوان بەخوای گەورە ئێستا موفەق و زۆر باش گەڕایمەوە توانیم 3 گۆڵ تۆمار بکەم لە یاریەکە. سپاسی خۆی گەورە دەکەم الحەمدولله. ئەوڕۆ یاریمان هەبوو لەگە یانەی خەبات یاریەکەش لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێهات بە 5 بە 0 ئینشاڵڵا دەستخۆشی لە هەموو ئەو کەسانێک کە پاک پشتمان بۆ بە تایبەتی بەڕێز جەنابی وەزیر و سەرۆکیانە و جێگرەکان و سکرتێر و گشت دەستەی کاژێڕی و یاریزانەکان ئینشاڵڵا یاری داهاتووش سەرکەوتنی